دوایە ئەوەی کە ڕیفراندۆمی کرد بە دادگای بکرێت ئەوەی کە نەیکردو بێ دادگای بکرێت ئەوەنەیە یەکگرتوو عەزیەتی بەدەست پارتیە خواردە و کۆمەڵ لە سەدا دەشی نەخوارد هەر کاتێک کێشەیەک ڕوو لە باشووری کوردستان بکات خەڵک و حیزبەکان چاویان لە یەکگرتووە بۆ یەکلایکردنەوەی ئەو کێشەیە کە دەنگی خۆی بەم لا دەداتیان بەولا چونکە ئەو پێگە سیاسی و جەماوەریەی کە یەکگرتووی ئیسلامی کوردستان لە 24 ساڵی ڕابردوو هەیبووە کارێکی کردووە کە هەڵوێستەکانی ئەو لە پرسە سیاسیە چارە نووسازەکاندا یەکلاکەرەوە بێت بەڵام سەنگە لە هەڵبژارتنی ڕابردووی پەرلەمانی عێراق یەکگرتوو یەک کورسیش لە هەولێری نەبرد چونکە کۆمەڵی ئیسلامی هەموو دەنگە ئیسلامیەکان لە هەولێر بۆ خۆی برد بەڵام هێویدار ئەم جارە یەکگرتووی ئیسلامی کوردستان نایەوێت ئەزمموی 4 ساڵ لەمەوە پێش دووبارە کاتەوە دەیەوێت دەنگەکانی خۆی کۆکاتەوەلانی کەم لە هەولێر چەند کورسێک وەدەست بێنێت یەکێک لە کاندیدە بەهێزەکانی یەکگرتوو لە هەولێر حاجی کاروانە ئەم جارە قۆڵی خۆی هەڵماڵیوە بۆ کۆکردنەوەی دەنگە ئیسلامیەکانی هەولێر حاجی کاروان میوانی بەرنامەی چی دەکەن؟ کاکاروان ئێوە چی دەکەن؟ کۆمەڵی ئیسلامی دەڵێ ئەم جارەش نەهێڵن یەکگرتوو یەک کورسی و دەنگی ئیسلامیەکانی هەولێر ببات ئێمە وەکو یەکگرتوو بە تایبەتی لە شاری هەولێر خەڵکی ئەمان ناسێ بۆ پێگەی خۆمان خزمەتی ئەم شارە ئەکەین و خەمەکانیان ئەخینە سەر شارمان بەرەو بەقا بەس کۆمەڵی ئیسلامی دەڵێ ناهێڵن ئەم جارە لە هەولێر دەنگ ببن ئێمە منافسی کۆمەڵی ئیسلامی نین بەتەنیا ئێمە ئەمانەوێ خەمی ئەو خەڵکە هەرگری خەڵکی هەولێر هەمووی دەنگدەری کەسی باشە کاک حاجی پێکەوە چینە ناو خەڵکو و ئەوەی کە ئێستا بە ئێمە دوت بە خەڵکیشی بڵێ لە خزمەتان سەنگەر ئێستا ئەمە لە بازاری نیشتیمانن لە جەرگی هەولێر بازارێکی قەرەباڵخە خەڵکی جۆرا و جۆری تایە کاک حاجیە ناسی؟ یەکسەر کاک حاجیەوە خەڵک هات نزانی کە کاندیدە؟ بەڵێ چی پێڵی داواکاری چێ لە کاک حاجی؟ بەڵای داواکاریم بەوەیە پیشی جوان بکە و لەمان بەو بانخوازی بەردەوام بی یعنی بەردەوام بی لەسەر کاری وەیە یعنی بچتە پەرلەمانی عێراق چی بۆ تۆ بکا بۆ خەڵکی کوردستان بانگەخوازی بکات دنیان قەزیەی سیاسی کورد لە بەغدا بکات وەڵاهی هەردووچی با بکا باشە هەردووچی توکەتە ئەو یەکترن لە بۆ جەنابێ هەردووک ئەوەی خۆیت حاجی بەنیازی لە پەرلەمانی عێراق بانگ بدەی الله ئەکبەر الله ئەکبەر پەرلەمانتار یعنی بە ئەرکی خۆی هەستێت هەم لە ڕۆ نیشتیمانیەکەی هەم لە ڕۆوە یاساییەکەی ئەتوانێت خزمەتێکی باش بکات سیاسیەکان تۆزێ خۆشەویست نین لە خەڵک ئەخە سیاسەتەکانە خەرەپاندووە کاک سەنگەر ئەڵێن مەسەلەن ئەمانەی حزبی ئیسلامین لە ڕێگەی دینەوە سەرەکەون ڕێی سیاسیەوە خۆی پیشانی خەڵک دەدەن حاجی ئەتوس دینت بەکارهێنەوە بانگەخوازیەکەی خۆت بەکارهێنەوە ئەمەی ئەو دەستەواژەی ڕاستەوە ئەمەی ئەو دەستەواژەی ڕاستەوەکەم دین بەکارهێنان خوا قبوڵ ناکات تۆ ڕۆژێک دوانە تا 10 ڕۆژ دەنگ ناکات هەر کەسێ دین بەکاربێنە سەید بێ شێخ بێ ئیسلامی بێ حاجی کاروان بێ خوای گەورە لەسەر سەری داتە عەرزە بینی و تشتی نازانم مشتی وام نەبینی سانی دیندار و لە خوا ترسە بێ ڕاستگۆ بێ بێ جوابی کاک سەنگەر ئەخ نازانم کیە یعنی ئەگەر کابرا کەسێک بڵێم ئەمەی بەکارهێنان بەڵام هەیە لە کوردستان وای کردبێ نازانم کاک عەزی باش هەموونا لە شێتیمی کوردستانە چکە من یارمەتیم لەوەی وەگرتیا بەبێ بانگەشا من لە حیزبی وینیمە لە حیزبشی وینیمە بەس یارمەتیم وەگرتێ لەوێ مساعدەم لەوێ وەگرتیا ئیسفادەم لێ کردیا پەیامەکەم لە کاک عەزی نییە بەس بە ناوی دینیەتە جمهورێکی باش پەیدا دەکات ڕاست دێتە ناو سیاسەت ئاوا دەکات بۆ خۆیەوە بەقەس ڕێنی وەردەمەوە تاقت جمهوری پەیدا دەکەم دوو قسەی لەولا پەیدا دەکەم دوو قسەی خۆش دەزادە بە ناوی دینی ڕاست دێمە ناو سیاسەت بزانێت چ جمهورەکەم سيدة داري من دوساري انا والله هذا دست بداية ورد دست بداية برنامج ورد لقى مارشي لاويا برابر ماس ديموليا بربزات سسالة ما انا برا والنية يقول ما صلاح لا 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 دوساري ما بس يقول توكم
یەکگرتو ئەمیندارمان دوو سیارەی هەیە ئەگەر باسی منی شەکەی وەک پەرلەمانتەر تاشە سیارم نییە عربي شوفيني لقى عربي طائفي فيك دين قرارات تمدينك بس أمزار فيها ثمانية. وجودها زياده أمزار انا قناعتي يك موها ملاحظة زيادة وزنان وجودي كله زياده الا اقل يك ملاحظة الا كم ساعه دوليها بجداب بي ولا هوي باش يك ملاحظة وزنان حاجي لسرم دەسەر دنگی دابا ريفراندوم سێرکە طبعا چی بۆ ريفراندوم بەڵێ ڕیفراندۆم وەرەقەیەک بوو ئەوایە کورد بیکردا بۆی بە عالم بسەلمێنێ کە ئێمە میلەتێکی نامانێت لە ژێردەستی عەرەب و فارس و تورک بژین ئێستا پێدانەڵی ڕێفراندۆم چیەکان دەبێت دادگایی بکرێن مثلا یوسف محمد دەما قسەی یوسف محەممەد سەرۆکی دیسی گۆڕان لە سلێمانی چیەکانن ئەبێت دادگایی بکرێن ئیمامی عومەرە فەرمەیە کەیف ئەفەرمێت ئێوە چۆن ئەبن بە عەبدی کەسێک کە ئێوە خوای گەورە بە ئازادی ئێوەی لەدایک کردووە خوای گەورە بۆ ئەوە منی خەڵق نەکردووە لە ژێردەستی عەرەب بم ئێمە فرسەتێک هاتە پێشمان ئەو فرسەتە تا 10 ساڵی تر لەوانەیە دووبارە دوای ئەوەی کە ڕیفراندۆمی کرد بێت دادگایی بکرێن ئەوەی کە نەی کردووە بێ دادگای بکرێت ئەوەی کە نەی کردووە من تەسەوڕەکەم لە نەتیجە پەشیمانە بێت چونکە یەک جار ڕیفراندۆم ئەکرێت 10 جار ناکرێت یەک جارەکرێت جارێتی پێویستیمان پێ نابێت 10 ساڵی تریش ئەنای دەوڵەت کرێ بەو ڕیفراندۆمە ئەیکەی ئەی بە ئێمە خۆمان ئەی دارکی بڵێ ڕیفراندۆمان کردووە میلەت هەیە داوای ئازادی نەکا بۆ خۆی سەدێ ئەخوو بەتەمایە ئەگە پێتان باش والله بێمان باشە بەس بەسات مەکرێت چار ساڵێ من بەم ڕۆژگارە لە ناو فەقیر و فقەرام خلاری ئەم 4 ساڵە بەس لەم 4 ساڵە 5 ملیۆن دلارم پیا کردو بە فەقیر و فقەرا لە ماتاران نەیانتوانیوە شەڕ لەسەر موچەی فەرمانبەران بکەن خریتە بە زەوانیە بەس وەرشی خۆیان بووە بەس وەرشی خۆیان کار عازی ئەدی گوناحانیە ئەم 13 ساڵم خزمەتە بە 200 زاری خزمەت دەکەم ئەدی ئەندا پەرلەمان بە چەند ملیۆنی تەقاعد بی ئەتو ڕێیت کۆگاک عادی ئێستا تو ئەندا پەرلەمانی بە چەند ملیۆن تەقاعد بی من ثابتە جادشکە پەرلەمانی عێراق و پاریس زۆر قەڵە وەرەگرت خزمەت کرد خزمەت کرد یەک لەو کەسان وتمە من بیدایە وتم کاکە موچەی پەرلەمانتار وەزیر بلە باڵاکان 150 کەم بێت بیکەنە 150 8 ملیۆن نییە بێتە 4 ملیۆن تەماشا ڕابردووی دەسەڵاتەکان دەسەڵاتدارەکان ناکەن ئەوانش کوردایەتیان کردووە ڕاست ئەوانش ئینسانی خراپیان تێدایە ئینسانیان تێدایە گەندەڵە ئینسانیان تێدایە بەس ئینسانی باشەکانیشان تێدایە ئێوە خۆتان بە باش دەزانێت ڕۆحشکی پێکەوە دەسووتێ تا ڕوویشتی پێکەوە دەسووتێنێت ئێوەش خۆتان ئێستا خۆت کە بووە ئەندا پەرلەمانی کوردستان بۆ جارش کە نهاتیە بازار قسەی لەگە خەڵکەکان ئیسلامیەکانی پاشپۆی ئەلمانیەکانی ڕووناتە هیچ هێزێکی هیچ دەنگێک ناتوانانی وەزارەتی پێشمەرگە وەزارەتی ناوخۆ لە دەستێکی پارتی دەرینێت تەنها بازرگانیە موچە وەرگرتنە ئەوانیش ئیسلامیەکان بەڵێ بە ڕێزی دەستگای خێرخوازی هەیە گیراوە ئیسلامیکە سەردان یەک ماڵی دەکردە بەخۆی مەلەسەریمیش بێجابی و پرسیارە دەمەوە جەنابەت من باشە ناسی چەند جار هاتوویت دەستگا ئەوەی بۆ ئەوەی سووری و حکوومەتەکان داو یەک دقە هاتوویتە داوای چێت کرد بۆ یارمەتی نەمداوە پێت بۆ گیراوەی جوابدەوە بۆ گیراوەی جەنابەت ڕیشی سپێ جوابدەوە ئەوانی ڕۆژاوا دایتە خەڵکی ڕۆژاوا بەس ئەوانەی لە پێناوی ئاینی خوای گیراینە نێنەرێکی ئاینی لەوانی کە پیاوەکانە گیراوە 10 ساڵ حکم لای من کەفالەت کراون بۆ معلوماتی جەناب یەک قسە لە مامۆستای بەڕێز لە هەموو کاندیدەکانی دیکە یەک قسەی دەکەم پێرەمێری شاعیر دەڵێ ئەوەی سوودی بۆ وڵات نییە من چۆن بزانم کە دوژمن نییە بەڕاستی دەبێ ئێستا خەڵکی کوردستان بەعام بەگشتی هەموو خەڵک بزانێ کە چی هەڵدەبژێرێ پێویستمان بەوەی نیە کەس سیاسی کەسی ناتەق کەسی زمان لوس بنێرین بۆ پەرلەمان پێویستمان بەوەی هەیە کە بەس کەسێک بنێرین خۆی نەفرۆشی پێیدیم فرۆشتە چییە کە تۆ بچی لەگەڵ عەرەب و لەگەڵ عەبادی و لەگەڵ مانچی کەڵاوکەی بۆ ئەوەی کە فەشەر بۆ پرۆسە دیموکراسیە گەورەی بینی کە پێوتێ دیموکراتی یەک قسەی دیکە یای هێزێک بێنیتە سەر کەرکوون لەوە خیانەت ئێوە خۆ هەر دەبژێن لە ئەندام پەرلەمان لە بەغدایە ئایا چوو پێ دەکرێ وەکووان کردە بن یان دەتوان وەکو سەدام خیم برێژن لە حەقی کوردی بەجوابێن حدودمان بەزێ لە دوولایەن تعدا لە کورد کرایە ئەوەی بەسەمە هاتیە بەسە هیچ جۆک و کافریش نهاتیە چوو پێ دەکرێ ئەگە خۆ هەر دەبژێرن دەنگتان پێ دەدەین بە شەرتی ئەو دەنگەی دەدەین گۆ جێی بگری کورد ماری کاول بوو معامەلەیە بەسە ئەحزابەکانی کوردستان بمرن وترێ ناکۆک نەبن کێشی عێراقیمان دروست کردەوە ئێوە چی دەکەن بۆ ئەمانەکە حاجی چی دەکەن بۆ خلاری ئەو 4 ساڵە خوا عمرکیدا شاید بە لەسەر ئەو هەموو خەڵکە ئەوەندە شایدی بە لەسەر ئەدای ئێمە من لەناو خەڵک دەرناچم سبەینە وەرنەوێرە محکەم کە ڕئیسمان لە بەغدایە کاکە بنیا لە جێنگۆ من ڕئیس باما خینم دەرەژ وەکو سەدامی ئەو ڕوو پێویستەوە کاک حاجی
زۆر هەوڵدرا لایەن ئیسلامیەکان هەموو بە حیزب و بە کەساتی ئیسلامیەکانەوە لیستێکی هاوبەش دروستکەن بەڵام هێویدا ناکۆچیران سیاسەکانەوە نەقۆڵ نەکانتوانین لیست دروستکەن خەتای کێ بوو ئەم لیستە جار لیستی یەکگرتو نییە بەتەنیا لیستی ئیسلامیە بزووتەوەی ئیسلامی تایە و خەڵکی بێلایەنی ئیسلامی تایە هەتا ئاخر نەفەس لەگەڵ برایانی کۆمەڵ محاولەمان کردبێن لەگەڵمان بەڵام لەبەر ئەو هۆکارانی کە خۆیان پێیان باش بووە ئەم کاتەوانە بێ پێیان باش لەگەڵ گۆڕان و دکتۆر بەرهەمان دابەزن خۆی مەش زۆریان لێ ناکەین بەڕاستی پێمان خۆش بوو ئەم ئەوان نا بەحساب ئەو قسەکانی ئەوانە بیانەکانی ئەڵێمە مووقیفی ئێمە لەگەڵ مووقیفی ئێوە یاجێ لە بۆ پرسە سیاسیەکان بەڵام مەسل ئەو بابەتانەیە ئەنا ئێمە یعنی هیچ مشکلەمان نەبووە بەڵام نەمان کۆتە ئاخری دنیا لە دوای محاولی خۆمان نەدەکەین انشاءالله هێویدار زۆر جار کۆمەڵی ئیسلامیە گرت و تۆمەتبارەکە بۆی بۆتە پاشکۆی سیاسەتەکانی پارتی وە کۆمەڵیش خۆ تەزانی دوورە لە پارتیەوە ئەوە سەبەب بوو کە حاجی ئەوەنەیە یەکگرت و عەزیەتی بەدەست پارتیەوە خواردو کۆمەڵ لە سەدا دەشی نەخواردو ئەگەر باسێک پاشکۆیەتی بێت دوو ئەگەر من وەکو یەکگرت و لە کاتێکە وەکو پارتی لەگەڵ یەکێتی ئەوان داوای ڕێفرەندۆمان کردن من داوام ڕێفران کردەوە ئەبێتە پاشکۆیەتی یەکگرت و هیچ کاتێک ئەگەر پاشکۆ بووینە نەمە قەرمان ئەسووتانە خەڵکیشمانە ڕێفراندۆمچەکان و ئافاچەکان عینی نا وەکو یەکن تقریبان وەڵا ئەگەر ڕێفراندۆم جەریمە بێت با بیداتە مەحکەمە پیاوێکی قانونیە دکتۆر یوسف پیاوێکی قانونیە باش شکات بکات لەو کەسانی کە ڕێفراندۆمیان کردووە ئەو کاتە من ئەکیدمەوە خۆی بەرامبەر مەحکەمە تاوانبارێت پرسیارە هەیە لێ بەڵاوەندە تووڕەیە سەلام عەلەیکم چ داوا لێ بچتە پەرلەمانی عێراق حاجی گوێ لەو پیاوە بگەر لێ هیچ پرسیارە هەیە لە کاک حاجی شارە کاک حاجەکەم باشە بینی ئێوە کێشتان لەگەڵ حکوومەتی یاریمە حکوومەتی عێراقا حکوومەتی عێراق ئەی باشە بۆ هەندێک حزبێ سیاست دەکەم بۆ حکوومەتی هەرێم من شەمە قسەی جەنابتم کرد من بوتومە ئێستا شەڕی ئێمە لەگەڵ حکوومەت نییە ئێستا حالێن چکە ئێمە شەڕەکەین بۆ بەغا ئێستا ئەم ئەیدارکردنیەکە جوێندان بەیەکە ناشرینکردنی یەک لەسەر حسابی بچین بۆ بەغا کارێکی خراپە بەڵام ئەوە گرنگە بڕین کاکە ئێمە کاچین بۆ بەغا چی بکەین ئەو بڕین باشترە کا حادیجان باشە من تۆ بەنیازی چی بکەی خۆتە بژێری ئەم جارێ خاک نەفرۆشین خۆمان نەفرۆشین بەرژەوەندی حیزبی نەخینە پێشەوە شتمان کردووە ئەوەی کە تا ئێستاکە کۆست بۆ لە ڕێەوەی کە کورد بەشت مافەکانی بگە ئەمە بووە هیچی تر نەبووە ئەنا کورد وەڵاهی خاوەن مافە خاوەن حەقە بەبێی دەستوری عێراقی ئەمەکانت بینیوە وڵی نەک لە حیزبە ئیسلامیەکە من پێم وایە جارێ ئەوانەی کە ئەو ریفراندۆمەتان کرد بەڕاستی ئێوە خەڵکتانوا هاان و جۆش داکتان ئێمە تەواو حدودمان زیاد کردەوە سنوورمان زیاد کردەوە دوای وانە و حاجیجا بۆ مەسەری پەرلەمانتکاکە ئێوە لە ئێوە دەسەڵاتان پێتان ناکرێت بەڕاستی پەرلەمان خۆی ریفراندۆمەکە هەڵە بوو ریفراندۆمەکە بەڕای من کاتەکەی گونجاو نەبوو نەخێر کاتەکەی گونجاو نەبوو بۆ مەسەلێ کاتێکی گونجاون پێ بڵێ بۆ کورد بۆ کورد هەتاکو دەوڵەتی تورکیا ما بێ گونجاو نیە هەتا ئێران ما بێ گونجاو نیە هەتا عەرەب ما بێ گونجاو نیە گونجاوەکە کاتێک گونجاو بوو کە تۆ ئەوایە خراپتریان بکرا بەڵام نەیانتوانی بەڵام هیچ کاتێک بۆ کورد گونجاو نیە باشە قازی محەممەد ڕەحمەتی خوای لێبێ غەڵەتی کرد یەک پرسی جواب دەدەم غەڵەتی کرداوی ئیعلانی دەوڵەتی ئەو ڕێفراندۆمشی نەکرد ئەو یەکسەری ئیعلانی دەوڵەتی کرد ڕئیسمان لە بەغدایە کاکە بنیا لە جێنگۆ من ڕئیس باما خیریم دەرێت وەکو سەدامی خوای گەورە لەسەر سەری داتە عەرز کاک حاجی گفتوگۆیەکی گەرمت هەبوو لەگەڵ خەڵک چ شتێکی سەرنجڕاکێش و گرنگ لای تۆ مایەوە ئەوەی کەماوە خەڵک چاوەڕێی ئەو وعدانەیەتی کە حیزبەکان و کاندیدەکان بیبەنە سەر هیچی تر بێ چی دەکەم بۆ وعدانەی کە ئێوە دەدەن ئێمە 4 ساڵ خەڵکەکەین بە شایەت لەسەر کارەکانی خۆمان بۆ بەدەستهێنانی ئەو مافە یاسایی و ئابووری و پێگەی بەخۆکردنی کورد هەوڵە دەگەشان لەگەڵ حاجی کاروان گەیشتنە کۆتایی بەرنامەی چی دەکەن تا بەرنامەکی تر چی دەکەن من و سەنگەر لەگەڵتان دەبین